پارتی ئازادی کوردستان ناسراو بە پاک یەکێکە لەو لایەنە کوردیانەی کە لە شەڕەکانی دژ بە تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بەشداری کردووە. ئاژانسی ئەسۆسیێتد پرێس لە بەرەکانی جەنگ و توێژێکی لەگەڵ سەرۆکی پارتەکان جامداوە. ئێستا ئێمە 2 ساڵە لە بەرەکانی شەڕین لە باشووری کوردستان لە زۆربەی مەحوەرەکان هەبووین شەڕمان کردووە و لە 2 مەحوەر ئێستا جێگیرین، مەحوەری ڕۆژاوای کەرکووک و مەحوەری باشیک. هەرچەندە هەر مەشقڕاهێنانێکی یاخیبوانی ئێران لە ژێر سایەی لایەنەکانی کوردی عێراقدا کراوە بە ڕێگای هەڵمەتی دژە داعش، بەڵام ڕەنگە ئەمە زەنگێک بێت بۆ ئێران کە هێشتا بەرهەڵستی سەرەکی واشنگتن و هاوپەیمانانی ئەمریکایە لە هەرێمەکە سەرەڕای دۆزی هاوبەشیان لە شەڕی دژ بە تیرۆریستان لە عێراق و ڕێککەوتنی ناوکی ساڵی ڕابردووش. بێگومان ئەوان دەیانزانی کە ئێمە هێزی پارتی ئازادی کوردستان چین و ناسنامەی ئێمە لای ئەوان ڕوون بوو. بەڵام ئەوان لە چوارچێوەی پرۆگرامی شەڕی داعشدا هاوکاریان کرد و تەدریبی ئێمەیان داوە. ئەم لایەنە کوردەی ئێران یەکێکە لە چەند لایەنی کوردی ئێران کە لەم ساڵدا هێرشیان لەناو ئێرانیش ئەنجام داوە. حسێن یەزدان پەنا جەختی کردەوە لەوەی کە دەزانێت مەشقەکە بۆ شەڕی دژ بە داعشە، بەڵام گوتیشی پارتەکەی بەردەوام دەبێت لە هێرشکردنە سەر ئێران و دەڵێت شەڕی دژ بە داعش هەرگیز ئاڵتەرنەتیڤێک نەبووە بۆ خەبات لە دژی حکوومەتی ئێران. یەکێک لە محوەرەکانی کە ئەمان لی جێگیرن محوەری ڕۆژاوای کەرکووکە کە پێیان وایە داعش لەوێ بە تەواوەتی دەوریان گیراوە. وەکو قوی وەکو زانیاری ینی خۆتیشی ئەو توی ینی بەکەڵشی لەوێدا نەماوە، بەڵام بە حکومەیەکە کە خواردن دەوێدا نەماوە، خەڵک زیاتر ڕادەکە، دوکان و بازاری هەموو چۆل بووە، کەسێک نییە کە کاسبی بکە، خەڵکێک نەماوە کە یارمەتی داعش بدا، تۆزە بۆوان سەرسەخت بووە، ینی ئێستا حەویجە تقریبان تۆغ بووە. تۆغبوونی حەویجەش ئەوەیە کە نەوتی ناڕوە، خواردنمەنی ناڕوە، خۆراکی بۆ نایتر خەڵکە بێزار دەبێت، داعشیش تر دەبێت ناچارە شەڕیمان نەماکە چ دەگەڵ خەڵکە چ دەگەڵ پێشمەرکە. هاوپەیمانان بەڕێبەرایەتی ئەمریکا لە هاوینی ساڵی 2014ەوە دەستیان کردووە بە ڕاهێنانی پێشمەرگە لە سەرانسەری باکوور و ڕۆژئاوا و ناوەندی عێراق. پارتی ئازادی کوردستانیش هاوپەیمانێکی نزیکی پارتی سەرەکی دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستانی عێراق. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.